بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لاپەڕە 158 لاپەڕە 158 ژمارە کەرددارەکان. ژمارە کەرددارەکان کەی دروست دەبن؟ ئەگەر هاتوو کەرتێک هەبوو سەرەی کەرتەکە گەورەتر بوو بۆ وێنە 22/3 سەرەی کەرتەکەی 22 گەورەترە لە ژێرە و لە هەمان کات سەرەی کەرتەکەی توانای دابەشبوونی نییە بەسەر ژێرە، ئەو کات ژمارەی کەرددار دروست دەبی. کو من دەینم 22 دابەشی 3 دەکەم. 22/3 یەکسانە بە هەفتی تەواو، چونکە 7 جاران 3 یەکسانە بە 21 کەواتە یەک دەمێنێتەوە لە 22. ئەو یەکەی کو دەنووسم ئەو هادەی نووسم لە سەرە و دابەشی هەمان ژێرەی دەکەم. ئەو جا 7 و 1 بەش لە 3 ناوی ژمارەی کەرددارە، واتە پێک دێ لە 3 شت، یەکەچیان ژمارەی تەواوە سروشتیە هەفتەکە، ئەوی دیش کەرتە 1/3 7 و 1/3 ئەو هادە خیندرێتەوە 7 و 1 بەش لە 3 یان 7 و 1/3 یان 7 و 1 دابەش 3 یان 7 و 1 3/1 ئەو جەبزانە کو. کەواتە ژمارەی کەرددار دروست دەبی ئەگەر کەرتەکەم هەبی سەرەی کەرتەکە گەورەتربی لە ژێرە و لە هەمان کات سەرەی کەرتەکە توانای دابەشبوونی نەبی بەسەر ژێرە. ئەگەر بەهات باو بۆ وێنە 21/3 بە ڕاستە سەرەی کەرتەکەی گەورەیە لە ژێرە، بەڵام 21/3 یەکسانە بە 7، هەفتیش ژمارەی تەواوە سروشتیە، ژمارەی کەرددار دروست نەبوو، کەواتە دروست نەبوو ژمارەی کەرددار. ئێستا ئەوە ژمارە کەرددارەکانە. لێرە چ نووسرایە؟ ژمارەی کەرددار بریتە لە ژمارەیەکی سروشتی و کەرتەک. ئەوەی ڕاستیبی مەرجینێ ژمارەکە سروشتیبی، تەنیا ژمارەی تەواوە، چونکە ڕەنگە ژمارەی کەرددار ئەوهاش هەبی بۆ وێنە کەم 7/1/3 مەرجینێ سروشتیبی هەفتەکە. بخوێنەوە 1 و 5 لە 12. دوایە لێرە چ نووسرایە؟ 3 و 5 لە 6 کو دەنووسرێ؟ ئەوها دەنووسرێ 3 و 3 تەواو 3 و 5 لە 6. ئەگەر بمەوێ بیگەڕێنمەوە بۆ کەرت چ دەکەم؟ ئەو 6ەی دەینم لێکی دەدەم لەگەڵ 3، 6 جاران 3 یەکسانە بە 18، ئەو جە 18کەی کۆ دەکەمەوە لەگەڵ 5، 18 و 5 یەکسانە بە 23 دابەشی 6 دەکەم، هەمان ژێرە. کەواتە زۆر ئاسانە گۆڕین لە ژمارەی کەرددار لۆ کەرت و بە پێچەوانە لە کەرت بۆ ژمارەی کەرددار. واتە ئەمە ئەگەر 23 دابەش 6 هەبوو دەیگەڕێنمەوە دۆخی جارانی 23 دابەش 6 یەکسانە بە 3 تەواو 3 جاران 6 18 23 18 لێ بڕوا دەمینێتەوە 5 دابەش ئەو 6 3 و 5 بەش لە 6. کامە ناوی ژمارەی کەرددارە؟ ئەوە کە لە 3 بەش پێک هاتیە و ئەوەش ناوی کەرتە کە سەرەی کەرتەکە گەورەترە لە ژێرە. ئەدی ئەو ژمارەیە 2 چارەک 2 یەک چارەک واتە 2 و چارەکێک. ئەگەر لەسەر هێڵی ژمارەکان داینێم
دەبی بگەڕێم لە ژمارە 2 تەواو کە ئێرە ژمارەی 2 ئەوجە لە لای ڕاستی ژمارە 2 لێرە 2 نیوە کەواتە لە مابەینی 2 نیو 2 چارەکەک هەیە. ئەگەر بمەوێت 2 چارێک بگەڕێنمەوە دۆخی ژمارەی کرد 4 جاران 2 8 کۆ 1 9 دابەش 4 ئەوە ژمارەی کرددارە ئەوەش کردە تەنیا کردە. ئەو کردە هەمیشە لە 1 گەورەترە چونکە سەرەی کردەکەی گەورەترەواتە کردەکە لە 1 گەورەترە. 3 جۆرە کرد هەیە بە شێوەی گشتی ئەو کردانەی کە بچووکترن لە 1 سەرەی کردەکە بۆ وێنە 3 دابەش 4 ئەو کردە 3 دابەش 4 چونکە سەرەی گچکەترە لە ژێرە هەمیشە گچکەترە لە 1. ئەو کردانەی یەکسانن بە 1 سەرە و ژێرە وەکو یەکە 3 دابەش 3 یان 5 دابەش 5 1000 دابەش 1000. ئەو کردانەی گەورەترن لە 1 بۆ وێنە 4 دابەش 3 هەمیشە ئەو کردانەی سەریان گەورەترە کردەکەش گەورەترە لە 1 لە هەمان کات دەتوانم بیکەمە ژمارەی کرددار. لەبیرت نەچی ئەگەر کردەکە لە 1 گەورەتر بی دەتوانرێت دووبارە بنووسرێتەوە بە شێوەی ژمارەی کرددار و هەروەها دەتوانرێت ژمارەی کردداریش لەسەر شێوەی کرد بنووسرێت. ئەوە زۆر زانیاریەکی جوانە لێرە نووسرایە. پاشان لێرە 3 بەش لە 4 بەش دەنووسرێتن وەکو کردەک بەو شێوەیەی تۆزێک لێرە بە شێوەیەکی تکە چاچیان کردی ئەمن ئەوها چاچی ناکەم هەز دەکەم تۆزێک قورسە ئەمن تەنیا دەینم 4 جاران 2 8 کۆ 3 11 دابەش 8 بەڵام لێرە بە شێوەیەکی دیکەیە خوێندکار دەتوانی بەو شێوەیە چاچیکە ئەگەر پێی باش بوو. هەندێک جار دیسان وەکو گوتم ئەگەر سەرەی کردەکەی گەورەتر بوو ژمارەکەش توانای دابەشبوونی نەبوو بەسەر ژێرە دەتوانم ژمارەی کردداری لێ دروستکەم بەو شێوەیە 11 دابەش 4 2 تەواو 2 جاران 4 8 11 هەشتی لێ بڕوا 3 کەواتە 2 تەواو و 3 بەش لە 4 بەش 2 تەواو و 3 ماوە هەمیشە لە سەرەیە و ژێرەی کردەکە هەمیشە ئەو ژمارەیە کە بەش دراو. ژمارەی کرددار زاراوەکان ئێستا بچمە لای لاپەڕە 159. چۆن دەزانی کردە گەورەترە یان بچووکترە لە 1 ڕوونم کردەوە ئیدی کردەکە کو دەزانین گەورەترە لە 1 ئەگەر سەرەی کردەکە گەورەتر بوو گچکەترە لە 1 ئەگەر سەرەی کردەکە گچکەتر بوو لە ژێرە. ژمارەیەکی کرددار و کردەک بنووسە بۆ هەر پرسیارێک 4 و 3 چارەک وەکو دەبینین 4 ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3 ئەوە 4 تەواو ئەوجە 3 بەش لە 4 بەش 1 بەش 2 بەش 3 بەش لە 4 بەش 1 2 3 4 هەموویان 4 بەش کو دەینووسین ئەوها دەینووسین 4 و 3 چارەک ئەوە بە شێوەی ژمارەی کرددار. بە شێوەی کرد کو دەینووسین 4 جاران 4 16 کۆ 3 16 17 18 19 دابەش هەمان ژێرە دابەش 4. پرسیاری 3 1 و 5 لە 8 1 و 5 لە 8 کو دەینووسین وەکو کرد دەنووسین 8 جاران 1 8 کۆ 5 13 دابەش هەمان ژێرە 8. هەر ژمارەیەکی کرددار لەسەر شێوەی کرد و هەر کردێکیش
لەسەر شێوەی ژمارەی کەرددار بنووسە. لێرە ژمارەی کەرددارە دەیگەڕێنمەوە دەیکەمە کەرد 4 جاران 4 16 کۆیەک 17 دابەش 4 لێرە 3 جاران 5 15 کۆ 2 17 دابەش 5 پرسیاری 6 2 جاران 7 14 3 15 16 17 دابەش 7 لێرە بە پێچەوانە دابەشی دەکەم 9 دابەش 8 یەکی تەواو دەمینێتەوە 1 بەش لە 8 بەش دابەشی دەکەم 31 دابەش 6 یەکسانە بە 5 تەواو دەمینێتەوە چونکە 5 جاران 6 31 لێ بڕوا یەکسانە بە 1 بەش لە 6 بەش بێگومان خوێندکاری ژیر ئەتوو دەتوانێت بە شێوەی دوور و درێژ دابەشەکەی ئەنجام بدەیت ئەگەر هەست دەکەی ئاسان نییە 31 دابەش 6 5 5 جاران 6 31 لێ بڕوا 1 ئەوجە دەنووسین 5 تەواو ماوە 1 دابەش 6 5 تەواو ماوە 1 دابەش 6 ئەوەی دەمینێتەوە هەمیشە لە سەرەی کەرتەکەیە هەمان ژێرش دەنووسینەوە وەکو دەبینین هەمان ژێرەیە لێرە 7 دابەش 3 2 تەواو 2 جاران 3 6 و 1 3 ژمارەیەکی کەرددار و کەرتەک بۆ هەر پرسیارێک بنووسە پرسیاری ژمارەدا 3 و 2 بەش لە 3 بەش 3 تەواو ئەوە یەکی تەواو 2 تەواو 3 تەواو ئەوجا 2 بەش لە 3 بەش هەمووی 3 بەشە 2 بەشی ڕەنگ کرایە کو دەینووسم 3 و 2 لە 3 کو دەینووسم وەکو کەرت 3 جاران 3 9 9 کۆ 2 11 دابەش 3 پرسیاری 11 2 1 لەسەر 5 کو دەینووسم 2 1 لەسەر 5 کو دەیکەمە کەرت 5 دەینم جارانی 2 دەکەم 5 جاران 2 دا کۆی دەکەمەوە لەگەڵ سەرا 11 دابەشی هەمان ژێرەی دەکەم 11 دابەش 5 هەر ژمارەیەکی کەرددار بە شێوەی کەرت بنووسە 3 جاران 4 12 کۆیەک 13 دابەش 3 5 جاران 6 30 کۆ 3 33 دابەش 5 11 جاران 2 22 کۆ 7 دەکا 29 دابەش 11 9 جاران 9 81 کۆ 2 83 دابەش 9 لێرە چم نووسیە 1 جاران 12 هەر 12 کۆ 11 یەکسانە بە 23 دابەش 12 لێرەش 5 جاران 4 جاران 5 20 کۆ 3 23 دابەش 4 وەکو دەبینین هەموو پرسیارەکان هەمان ڕێسایە هیچ شتێکی سەیر و سەمەرە نییە بێمە لای پرسیاری 18 هەر کەرتێک بە شێوەی ژمارەی کەرددار بنووسە ئێستا 5 دابەشی 2 دەکەم یەکسانە بە 2 تەواو 2 جاران 2 4 دەمینێتەوە 1 دابەشی 2 ژێرەکە هەمان ژێرێ 10 دابەش 3 3 تەواو 3 جاران 3 9 1 لە 3 11 دابەش 6 یەکسانە بە 1 تەواو دەمینێتەوە 5 لە 6
15 بەش 4 یەکسانە بە 3 تەواو 3 جاران 4 12 13 4 15 دەمینێتەوە 3 چارەک 11 بەش 8 یەکی تەواو و دەمینێتەوە 3 لە 8 11 بەش 5 2 تەواو 2 جاران 5 1 لە 5 پرسیاری 24 ڕۆزا دوو پەرداخوونی و ئاردی بەکارهێنا بۆ دروستکردنی کێک ژمارەی پەرداخەکان کە ڕۆزا بەکاری هێناوە بە شێوەی کەرت بینووسە زۆر ئاسانە 2 جاران 2 یەکسانە بە چەند یەکسانە بە 4 کۆیەک یەکسانە بە 5 بەش 2 پرسیاری 25 پرسیاری 25 کامیان کەرتێکی نووسیوە بچووکتربی لە یەک ئەگەر کەرتەکە سەرەی کەرتەکەی گچکەتر بوو لە ژێرەی 100% کەرتەکە بچووکترە لە یەک ئەو کەرتە سەرەی کەرتەکەی گەورەترە کەواتە بچووکتر نییە لە یەک ئەو کەرتە سەرەی کەرتەکەی گەورەترە کەواتە بچووکتر نییە لە یەک ئەو کەرتە یەکسانە بە یەکی تەواو چونکە 8 بەش 8 یەکسانە بە یەک بچووکتر نییە لە یەک تەنیا ئاری کەرتێکی نووسیە کە بچووکترە لە یەک چونکە سەرەی کەرتەکەی گچکەترە لە ژێرەی کەرتەکەی زۆر باشە ئێستا بێمە لای پرسیاری 26 چۆن دوو فاریزە 25 لەسەر شێوەی ژمارەی کەردار دەنووسی لێرە چونکە دووی تەواوم هەیە ئەو دووە تەواوە لە لای فاریزەیە لە لای چەپ کەواتە دووی تەواو دەنووسم 25 لە 100 25 لە 100 ئەوە وەکو کەرت نووسی وەکو ژمارەی کەردار ببوورن نەک وەکو کەرت وەکو ژمارەی کەردار پرسیاری پێداچوونە و ئامادەبوون پرسیاری 27 زۆر ئاسانە پێویست ناکە ڕەنگە من چاچی کەم 1 کەم 9 نابی 11 کەم 9 2 6 کە بوو بە 5 5 کەم 4 1 فاریزە دێتە خوارێ 4 کەم 2 2 ئەگەر بمەوێ ساغی کەمەوە ئەو دوو ژمارانە کۆ دەکەمەوە دەبی ئەنجامەکەی ئەوەندا دەربچی وەکەوە 2 9 2 11 1 و 4 5 1 6 فارزی دێتە خوارێ 2 2 یەکسانە بە 4 کەواتە ڕاستە لێرانەک و چای دەکەم 6 هەشتی لێ بڕوا نابی یەکەکەی خورد دەکەمەوە 16 هەشتی لێ بڕوا 8 یەکەکە بوو بە 0 هەفتی لێ بڕوا ناکرێ سێەکەی خورد دەکەمەوە 0 دەبی بە دا کەم 7 یەکسانە بە 3 فاریزە دێتە خوارێ سێکە بوو بە 2 2 لێ بڕوا یەکسانە بە 0 ئەگەر بمەوێ ساغێکەمەوە ئەو دوو ژمارانە کۆ دەکەمەوە دەبی ئەو ژمارەیە دەربچی پرسیاری 28 تەواو پرسیاری 29 هەر هاوکێشەیەکشی کار بکە بۆ دیتنەوەی بەهای پیتی ن هاوکێشەکم هەیە لای ڕاستی 3 جاران ژمارەیەکە کە نازانم چەندە بەڵام ئەنجامەکەی دەزانم دەکا 180 ئایا 3 جاران چ دەکا 180 ئاسانکاری دەکەم هەردوو لای دابەشی 3 دەکەم 3 دابەش 3 یەکسانە بە 1 تەنیا پیتی ن ماوە 180 دابەش 3 یەکسانە بە 60 18 دابەش 3 6 0 دابەش 3 هەر 0 کەواتە شیکاری هاوکێشەکە پیتەکە کردیە ژمارە 60 ئەگەر بمەوێ ساغی کەمەوە دەچمە ئێرە لە جیاتی پیتی دەنووسم 60 سێ جاران 60 دەکەم ئایا دەکا 180 بەڵێ لێرەش زۆر ئاسانە هەردوو لای هاوکێشەکەم دابەشی 6 دەکەم هەتا پیتی ن بە تەنیا بمینێتەوە 6 دابەش 6 1 پیتی ن بە تەنیا مایەوە 42 دابەش 6 لە خشتەی لێکدان یەکسانە بە 7 پرسیاری 31
هیوا ڕۆژانە هەمان دووری دەبڕی بۆ ماوەی 3 ڕۆژ. ژمێرەری ئۆتۆمبیلەکەی لە کۆتای ڕۆژی سێم ئەوەندە کیلۆمەترەی نیشاندا 25,700 کیلۆمەتری تۆمار کرد و لە سەرەتای ڕۆژی یەکەم ژمێرەکە لەسەر 24,500 کیلۆمەتر بوو. ئایا لە یەک ڕۆژ چەندی بڕیە؟ ئەو پرسیارە تا ڕادەیەک ئاسان نییە، بیرکردنەوەی دەوێت. بێگومان خوێندکار ڕەنگە زۆر باش نەزانی ژمێرەری ئۆتۆمبیل و ئەو شتانە کو نیشان دەداوە چ تۆمار دەکاوە لەو بابەتەی، بەڵام هەتا بمانەوێ بزانین لەو 3 ڕۆژەی چەندی بڕیا لە کۆتاییەکەی ئەو ژمارەی کۆتایی گەورەکە ئەو ژمارەی لێ دەردەکەین. 25,700 کەم 24,500 ئەو کیلۆمەترانە دەردەچی کە لە 3 ڕۆژ بڕیویەتی، واتە 25,700 24,000 لێ دەردەکەین. سفرەکان 0000 7 کەم 5 2 5 کەم 4 1 و 2 کەم 2 0 کیلۆمەتری بڕیاواتە بە 3 ڕۆژ 1200 کیلۆمەتری بڕیا. ئەگەر بمەوێ بزانم لە یەک ڕۆژ چەندە، 1200 دابەشی 3 دەکەم. 12 دابەش 3 4 0 دابەش 3 0 0 دابەش 3 0 هەر ڕۆژەی 400 کیلۆمەتری بڕیا بە 3 ڕۆژان بوویتە 1200 کیلۆمەتر. کەواتە هەر ڕۆژەی 400 کیلۆمەتری بڕیا. ئەوە دواهەمین پرسیاری لاپەڕە 159 بوو. لێرە دێما کۆتایی ئەوانەی هەتاوانەیەکی نوێ هەر بشی.